خەڵکی تر بخڵقێنن هەرچەندە چی بکەن ئەوە غەزەبێکە لە غەزەبەکانی خوا بۆ سەر ئەو وڵاتە ئەوە غەزەبێکە خوای گەورە بۆیان نەردووە من ئەوەندە ئەڵێم ئەوان نیان ئەوەت ئێمە بارانی دەست کرد دروست دەکەین هەور دروست دەکەین و باران ئەبارێنین بەکەی خۆمان ئەی بۆ بارانێکیان دروست نەکرد بیبارێنن بەسەر ئەو ویلایەتە ئەو ئاگرە بکوژێننەوە هەر ئەوەندە ئەڵێن بەسە والعاقل يفهم بالإشارة أبو هريرة فرموديك من بو الروايتك أم فرمودي زور عظيم وقورية أو أن دخل ما سرقان لكن بو كار السياسيان وإما شكري خواكين بسر أويكوا شون هم ولاطان يعني مشغول كر سرقاو كر خلشان بيه وجن كر ملال يعني كشت خواي قورة داوني بوان كردوه سباسي خواكين لسر وخالي بويا أبو هريرة فرمي بيغمري خواص صلى الله عليه وسلم ألا أعلمك أو ألا أدلك على كلمة من تحت العرش بيغمري نازدار صلى الله عليه وسلم بأبو هريرة فرمي أنا فيرت نكم وشيكت بيفير نكم لجير عرش خوايا لجنة أبي مشيت شيبي لجير عرش خوا وشيك لجير عرش خوا ديار زور قوري مسلمان بيغمر صلى الله عليه وسلم آموشگاري أبو هريرة كات باشا من كنز الجنة فرمي لقنجينا كاننا وبهش دايا أو شيء بفكري خو ما سرقان لكن أو شيء بخوا بيوسي ببارا صرف كردن نية بيوسي بريك كردن نية أزان بيوسي بتشيا بيوسي بس بزمان جولانو ضلا بس بوندا بيوسي بوندا هر وندا بزمان بيلي أو ذكريا ضل بدل آقات ليبيا باري بو صرف ناكي ونار روي برقاش ناكي باشا بيتشي بيه بيغمر صلى الله عليه وسلم فرمي تقول لا حول ولا قوة إلا بالله أمو شيا تن حرفيك تن بيتيك طالما والله فيقول الله عز وجل أسلم عبدي واستسلم فرمي عبدك مسلمان وخوي تسليمي من كردوا أو لا حول ولا قوة إلا بالله إمامي مالك رحمة إخوائي لي بأجر فتواك لعاسي ببوايا أي فرمو ما شاء الله لا حول ولا قوة إلا بالله أي فرمو والله إخوائي قولة درقائي لي ما كردوا فتواكم بو آسان أبو أفرمو قاضي كان قديم كون هر حكمي كان بكر دايا بيش أو خلق بهاتنا بو حكم أيانوت أم قاضيانوت لا حول ولا قوة إلا بالله هيج تكنب الرياقريان باللويكوا مسألة كان اللي عاصيبه بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام كبيغمر إخوال إسراء معراج الشوري بيكرابو آسمان بآسمان أروي جيشت خزمت بيغمر إبراهيم عليه الصلاة والسلام فرمي أي محمد أمتك تفير بك بعد دار بتشين لبهشت فرمي تيا فرمي أول شيء بلن لا حول ولا قوة إلا بالله يعني هيك قران كاريك نية بسر منابيه يعني كسيك بيو جيان من بقوريه كسيك بيو زررم ليبدا كسيك بيو حالي من لحالك بقوريه حالي من لحالك درك أبو حالي شتر لفقيري درم كابو دولمندي لدولمندي درم كابو هجاري إلا خوانا بجل جلاله يعني أو بري عقيدو بيرو باوري ناخو عقلو بيرت تسميل بخواكي خوايا من تسميلي توم لكسي ناترسم بس تو لا حول ولا قوة إلا بالله هيك هي زوتواناك نية لا دنيا جياني من بقوريه إلا پروردگار نبيت أو يبرا كانم كنز من كنوز الجنة أمو شيئا والله إلا سخلطي كان درتانك أهد لهجاري دردكا ابن القيم فرمي الصريكي نيهنيجي زور عجيبي تيايا بذكريها باشا لبروا بيغمري خو عليه الصلاة والسلام أنا فرمودة عظيمة لخوراي فيري نكردو بڵێ گەنجینەیەک لە گەنجینەکانی بەهەشتت پێ فێرەکەم
باشا لحديثك عبد الله كوري عمرو فرمي بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي ما على الأرض أو إلى سرزوية أحد هيك لسرزوي نابيني بلي لا إله إلا الله والله أكبر هيش خوايكني إلا أخوانا بخواي برودقار قوريا ولا قوة إلا بالله هيش هي زوتوانايكني إلا هي زوتوانا إخوانا بيت إلا كفرت عنه خطاياه إلا قناها كان يصريت وخواي قورا ولو كانت مثل زبة البحر با قناها كان وكو كفي سر دريا زور بن باشا تو روزانه چی تاوانەکەی بەڵام تاوانی بچووک مەبەستە هەندێک تاوان هەیە پێویستی بەگەردن ئازادیە کابرا ئەڕۆی غەیبەتێکی لەناو کۆمەڵێک ئابڕووی ئەبەی وەڵا بێی بڵێ وەڵا ئەم زکراکەم و خوا لە گوناحم خۆشبێشتی وان نییە ئەبێت چۆن ئابڕۆیت بردووە بڕۆی بڵێ وەڵا من درۆم کرد شەرمەزارم وا نەبوو کابرا بڕۆ پاکانەی بۆ خۆت بکە و گەردن ئازادی لێ بکە هەندێک گوناح هەیە بە زکر ناسڕێتەوە بەڵام ئەم زکرانە عەظیمن تاوانە وردەکانە سڕنەوە ناهێڵن ڕۆژانە تۆ دواکەوی لە نوێژی جەماعات لە خێر و خێرات لە هەندێک بابەت دواکەوی ئەم زکرانە بۆت ئەپۆشن و ئەیسڕنەوە بۆیە زانایانە فەرمون لا حول يعني چی يعني الحركة يعني جوڵە يعني هیچ کەسێک نییە ژیانی من جوڵەی پێ بکە ئیلا خوا نەبێت باشە هیچ کەسێک نییە ژیانی من بگۆڕێ لە حاڵێکەوە بۆ حاڵێکی تر ئیلا خوا نەبێت جەلە جەلالوه بۆیە هەندێک لە زانایانە فەرمون لا حول عن معصية الله إلا بعصمته باشا ولا قوة على طاعته إلا بمعونته هیچ کەسێک نییە يعني وهات لێ بکات تۆ تاوانێ بکەی ئیلا خوای پەروەردگار خۆی بۆتی هین کردووە بێت تووشی کەسێ بێت تووشی خێرێکت بکە ئیلا خوا بۆتی نووسیوە تووشی کارێکی خێر ببی خوا بۆتی نووسیوە ئەمە بابەتێکە زۆر گرنگە ئینسان بزانێ بۆ ئەم زکرانە ئەکات لە کاتی بانگە مؤذن ئەڵێ چی حي على الصلاة حي على الصلاة تولي چی الله لا حول ولا قوة إلا بالله لسرتاي بانگەکەوە خۆی ئەیڵێیتەوە مؤذن علي الله أكبر الله أكبر توصل الخوت علي الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله توصل أشهد أن لا إله إلا الله حتى أجاب حي على الصلاة حي على الفلاح لو تشاروشيت ولي لا حول ولا قوة إلا بالله أزانن بو لو تشارخالك بانك الدكا مؤذن علي حي على الصلاة يعني ورن مسلمان أنا واني دروا ورن جوروا ورن بمزقوت ورن كاتي نيوجا حي على الفلاح ورن بو باشترين كارو خير بانتانا كمؤذن يعني ورن جوروا تو لولان دالي لا حول ولا قوة إلا بالله أزانن بو ألين يعني لما الله تو ناتواني درتي بو أم نيوجي إلا بإذن إخوانا بيت واستعينوا بالصبر والصلاة خوا فرمي چونك هاستان بو نيوش قرصا اگر خوايا المتيت ندا بويا وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى منافق كان هالناصن بو نيوش إلا بتنبلين بيت إنساني تنبل ناتوان يستي بو نيوش ومنافقش قرصا نيوش لسري لما الله تو چي در الدكا دي بو مزقوت خواي قورا ژیانت دەگۆڕێ لەو شوێنەی خۆت دانەشیتە دێی بۆ مزگەوت خوای هاوکارت دەکا خوای یارمەتیت دەدا یعنی خوایە لا حول ولا قوة إلا بالله حاڵی من ئێستا لە ماڵەوە دێم بۆ مزگەوت ئەوە خوای یارمەتیمی داوە ئەو معناکەیەتی کە تۆ ئەڵێی لا حول ولا قوة إلا بالله زۆر گرنگە ئێخ موسڵمانان ئەم زکرانە بزانن خۆتان سەرقاڵ مەکەن بە زۆرێک لە بابەتەکانی ئەم دنیاوە بەخوا ئەوەندە هەمومان بە ڕئیس و مەسئول و کار بەدەست هەمووی چێتەها ناو ئەوەنە شوێنێک قەبرەکە ئەوەندەیە بەخوا هەمووی هیچ دەوڵەمەندێک هەموو دەفتەر دۆلارەکانی نەبردە ناو قەبرەوە هیچ دەوڵەمەندێک مەسئولێک سیارەی درعەکەی نەبردە ناو قەبرەکەەوە هیچ کار بەدەستێک
ئەو سیلاحانەی وا حیمایەتیەکان نەیبردە ناو قەبرەوە، هەموو یەچێتە ناوها ئەوەندەوە، هەمومان گەشتی زۆر 2 مەترە، ئەگەر 50 سانتیمیش پان بێ بەخوا هیچ نابێتە ناو قەبرەکەەوە. بەس وەڵڵاهی ئەو زگرە دێتە هاناتەوە، بەخوای گەورە نەپارە پوڵت نەسەرۆت و سامانت هیچی نایەتە ناو قەبرەوە. ئەو زگرە لە ڕۆژی قیامەت دێتە هاناتەوە کەنز من کنوزی الجەنە. یا ڕەبی خوای گەورە زمانمان ڕابێنێ لەسەر ئەو زگرانە، خوای گەورە موفقمان کە والحەمد لله رب العالمین. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله ما بعد. ابن القيم درباري مشيا فرمي وهذه الكلمة لها تأثير عجيب في معالجة الأشغال الصعبة. أفرمي رحمة إخوائي بأم مشيا لا حول ولا قوة إلا بالله براستي كاريگريكي زور سيريتيايا بارا قرصا كانت بو معالجة بو يعني سارجەکە و برینەکان سارێژەکە، کێشەکانت بۆ چارەسەر پاشە وتەحمل المەشاق، ئەو شتە قورسانەی کەوا لە سەرتە خوای گەورە بۆت ئاسانەکە. ئەفەرمێ والدخول على الملوك ومن يخاف، ئەفەرمێ چوونە ژوورەوە وەلای سوڵتانێ مەسئولێکە شەرمەکەی عارەقەکەی ئەگە ئەم زگرە بکەی خوای گەورە دڵت سابت ئەکا لە کاتی خۆی گەوت چوونە ژوورەوە وەلای ڕئیسێکی زۆر گەورە پادشایە مەلیکێ ئەترسان کام زگریانەکە لە چوونە ژوورەوە بەبێ ترس. پاشە وركوب الأهوال، أفرمي ولها تأثير في دفع الفقر، والله أمي آخر زور قرنكا. أفرمي ابن القيم رحمة إخواني بها والله كاريقر لا بردني هجاري ناهيلت. باشا زورك لخلشي فقيرة خواحت لباني حتى يا ولد عشية حرنا ناتوانا تواز ذكر بك. ابن عثيمين أفرمي إذا أعياك شيء وعجزت عنه قل لا حول ولا قوة إلا بالله فإن الله يعينك عليه. ابن عثيمين أفرمي أجر شتيك هبو قرز بو نتواني بيكي برباستي لبيشد بو باشا بل لا حول ولا قوة إلا بالله. فرمي خواي قولها أنا أديتها ناتو يارمتي ددا. أفرمي زانایان زور أم ذكريان أكرت بۆ لەبەرەوەی ڕۆژانەیان بۆ ئاسان بێ، ژیانیان بۆ ئاسان بێ، دەرز و دەوریان بۆ ئاسان بێ. بەڕاستی بربەستەکان ئاسان ئەبوون ئەکرانەوە، دەرگا قورسەکان ئەکرانەوە. زۆر گرنگە ئینسان ئەم زکرێ بزانێت و بەکاری بێنێ. بەڵام ئەو گوتمان بەخوا پێویستی بە پارە سەرفکردن نییە ئەم زکرە بکەی، پێویستی بە ڕێکردنیش نییە، بەس پێویستی بۆیە بە زمان بیکەی بەدڵ ئاگات لێ بێ. زۆر گرنگە بەدڵ ئاگات لێ بێ کە چی ئەڵێ. بۆ لەبەر ئینسان لاوازە ئەبێ بەدڵ و زکرەکانی بکە. بۆیە براکانم ئەم زکرە کەم نییە کە تۆ ڕۆژانە خۆتی پێوە سەرقاڵکەی. زۆرێک لە زانایان حەمادی کوڕی ئیسحاق فەرمێ إني لأستعين بكلمة مالك رحمه الله عند فتياه وهي ما شاء الله لا حول ولا قوة إلا بالله. إمام مالك لكاتي فتوى دانا أمو شيء أوت فرمي منيش حمادي كوري إسحاق فرمي والله منيش أمو شيء الله يمو بولا بري درجة زوري لإمام مالك كله توا باشا. أفرمي هالمسألة لصرم قرص بويا أموت والله انكشفت لي بوم أكرايا وما صانبو. أفرمي قاضي أندلس محمد كوري بشير حرچی کاتێک بەهاتە ناو دەرگای مەحکەمەوە ئەم وشەی ئەوت بۆ هیچ بابەتێکی لێ عاسی نەمێنێت. ئیمامی ئەحمەد کاتێک قامچی بەدەستەکان قامچیان لێدا باشە کە کاتێک لە خەڵقی قورئانە ئیمتیحانیان کرد
ئیمامی ئەحمەد لەو ئیمتیحانە دەرچوو ئەوەندەیان لێدا بە قامچی زۆریان لێدا ئەفەرموو وەڵڵاهی ئەم زکرە ئەوت بۆیە بەرگەی ئەو لێدانم گرت زۆرێک لە زاناکان لەگەڵی بوون بەرگەیان نەگرت باشە تووشی ئەو فیتنەیە بوون ئیمامی ئەحمەد بەهۆی ئەو زکرەوە خوای گەورە ڕزگاری کرد یعنی زۆرێک لە زانایان ئەم زکریان کردبووە پیشەی خۆیان فەرمووی هیچێک معدی کوڕی سولەیمان ئەفەرمێ عیمڕانی قەسیرە بوو پێمانیەوت معدی کوڕی سولەیمان ئین بوو مناڵ بوو عمرانی قەسیرەی فەرموو پێمانیەوت ئەی گەنجەکان بڵێن لا حول ولا قوة إلا بالله ئێستا تۆ تەمەنت گەورەی هەندێک مناڵە بینی مناڵەکان بڵێن لا حول ولا قوة إلا بالله معدی کوڕی سولەیمان فەرمووی زۆر ئەموت ئەمەە ئەموت لە خەومە بینیم لەناو بەحرم لەناو دەریام کەشتیەکمان پێیە سەفینەیەک لەناو سەفینەکەم دەریاکە شەپۆلی ئەدا ئەفەرموو دەریاکە ئەوە بەرزە بووە دابەزیت بەرزە بووە دابەزی ئەفەرمێ بە بەحرەکەم وت لە خەوەکەمە بە دەریاکەم وت ئەی دەریا إنما أنا عبد وأنت عبد فەرمێ من عبدم تۆش عبدی بە دەریاکەم وت قسەم لەگەڵ دەریاکە ئەکرد باشە هەوڵی خۆت بدە بە پێی خۆت ئەوەندە زۆر یعنی چۆن لە عەزیەتمان مەدە فەرمووی کە کاتێک هاتمە خەبەرە هاتم بۆ لای محەممەدی کوڕی فەضا ئەم خەوم بۆ گێڕایەوە لە خەوناز بوو فەرمووی فقال هذا رجل يكثر من قول لا حول ولا قوة إلا بالله فەرمووی ئەو خەوە بەڵگەیە لەسەرەوەی خاوەنەکەی زۆر زۆر ذکری لا حول ولا قوة إلا بالله کردووە ئەم خەوناسە زۆر زیرەک بووە زۆر زیرەک بوو بۆ چۆن زانی ئەم کەسە خەوەکەی بینیوە ئەو ذکرە ئەکا یعنی لە ناو دەریا شەپۆلیدا لەوێ دێدەهاناتەوە ئەو ذکرەیە کە کەسێک لە ناو دەریا ها خەریکە کەشتێکت غەرقە بێ ئەم ذکرە ئەکەی مسەیترشی لەسەر مەوزوعەکەڵەی ئەی دەریاکە ئەی بەحرەکە تۆ عەبدی و منیش عەبدم یعنی زۆر شەپۆل مەدە تۆ تەماشاکە ئەمە هیچێکە لەو سڕانە لەو نهێنیانە مەکحوڵ ئەڵێ هەر کەسێ بڵێ لا حول ولا قوة إلا بالله ولا منجا من الله إلا إليه كشف الله عنه 70 بابا من الضر خوای گەورە 70 دەرگای زەرەر و زیانی لەسەر لا ئەبا ئەمە ئیجتیهادی زانایەکە بەڵام لە حەدیسەکان وا دەردەکەون باشە ئەفەرمێ ئەدناهن الفەقر کەمترینیان کە زۆر کەم بێ لە فەقیری دەرت دەکا یعنی 70 زەرەر لەسەر لا ئەبا یەک دانیان لەوانە کەمەکەیانە زەرەرە یعنی فەقیریە تووشی زەرەر و زیانی فەقیری نایە واللهی ئەوەندە بەسەرهاتێ لەسەر ئەمە آخر بەسەرهات عومەڕی کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە قائیدی پاڵەوانی مەعرەکەی قادسیە کێیە سعدی کوڕی ئەبی وەقاسە فەرمووی وەسیەتێکی بۆ کرد و ئامۆژگارەیەکی کرد فەرمووی فتەعاهەد قەلبەکە ئەی سعدی کوڕی ئەبی وەقاس دڵت عهد و پەیمانی بدەرێ و جوندیەکانت ئامۆژگاری بکە بە سەبر و خۆڕاگری واللهی توانا و هاوکاریت لەلایەن پەروەردگارە بۆ دێ بە پێی نیەتەکانتان باشە ئەمە مەوزعی شاهدە وأكثر من قول لا حول ولا قوة إلا بالله باشە فەرمووی ئێستا من وە ئەبینم ماڵی موسڵمانان لەو جێشەیەکە براون ئەفەرمێ ئێوە ئەڕۆن بەرەو دوژمنان وإذا لقيتم العدو هزمتموهم والله ئەگەن بە دوژمن سەرشۆڕیان ئەکەن ئەیان دۆڕێنن فإن منحك الله أكتافهم باشا إمامي عمر رضا ورحمتي خوای لێ بێ فەرموو وە ئەبینم ئێوە براون ئەم زکرە زۆر بکە ئەی سعدی کوڕی ئەبی وەقاس جەیشەکانیان بەم زکرە بەڕێ ئەخست
بۆ ئێمە لە ماڵەوە دایکێک مناڵەکەی نەکاتە دەرەوە بەڵێ کوڕم بۆرە دەرەوە بڵێ لا حول ولا قوة إلا بالله بزانە جارێتر تووشی زەرەر و زیان دی والله خوای گەورە لە زەرەر و زیانی سەگ ئەیان پارێزێ باشە دە مناڵەکە دەرکە دەرەوە تێرەوەی ئەخبارمان بیست سەگ پەلاماری مناڵەدا بیکە دەرەوە بڵێ لا حول ولا قوة إلا بالله خوای گەورەی پارێزێ لە زەرەر و زیانی سەگ پەرژین بێ بڵێ تەوەکەلت على الله مناڵەکەم چوویتە دەرەوە تەوەکلم لەسەر خوایە بزانە سەگ پەلامارێدا بڵێ بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم بزانە سەگ پەلامارێدا بڵێ کوڕەکەم نوێژ بیانی بکە لە مزگەوت بزانە سەگ پەلامارێدا واللهی پەلاماری نادا زۆرمان بیستووە لەو بەسەر هاتانە بۆیە ئەمانە کاریگەرن بۆ مناڵی خۆمان و بۆ خۆمانیش